دەمەوێت ئەوە بپرسم بارین خان پەیوەندیت چۆنە لەگەڵ دایک و باوکت؟ من لەگەڵ دایک و باوکمە لە ناوماڵدا هەر وەکو هاوڕێ واین، یعنی شەرم لە یەکتری ناکەین و قسەی خراپ بە یەکتری ناڵێن، بێگومان ئەو شتانەمان لەبێینا نییە. یعنی لە ناوماڵدا وەکو هاوڕێ واین، هەرچیم بووێ هەرچی پێداویستیەکم بووێ بەبێ شەرمکردن ڕوبەڕوو پێیان دەڵێم، یعنی شەرم ناکەم لە قسەکەم لە داواکاریەکەم. واتە هیچ شتێک نییە کە بیرشاریەوە بڵێ شەرمیان لێ دەکەم و نابێ پێیان بڵێم و لە لای خۆم دەیهێڵمەوە ئەو شتە وەکو هاوڕەیەکوان قسە لەگەڵ یەکتر دەکەن. ئەوان لێ تێدەگەن یان تووڕە دەبن لێ دەگەن شتێکیان پێ بڵێ؟ بێگومان لێم تێدەگەن. ئەگەر ئەو شتەی داوای دەکەم لەگەڵ تەمەنی منا گونجا بێ بێگومان بۆم دابین دەکەن، بەڵام ئەگەر یعنی گونجاو نەبێ دەڵێن نا. واتە هەموو شتێکی بۆ دابین ناکەن؟ نا، ئەگەر یعنی باش بێیان گونجاو بێ. بێگومان هەندێک شتە وەکێکی بۆ دابین پێی منداڵ ئەگەموو شتێکت بۆ دابین کرد دیسانە بێتە کێشە بۆ کەسێکی بەهانەگرە بێ بیانوگرە بێ کە فێرت کرد وەکو پندی کوردیڵە کە فێرت کرد بێت تێریشی بکەیت لە ڕووی پێداویستەکانی خۆیەوە نابێ ئەو ئانان بەس باری خۆی منداڵێکی گۆڕایەڵە یەک جار شتێکی پێ بڵێ کە بۆ نەکە داوای شتێکی گەورە بکە، ئەگەر بڵێ ئێستا لە توانام نیە کاتێکتر بۆ دەکەم تر دووباری ناکاتەوە، بێزارت ناکات. دەست خۆشی مامۆستا دەمەوێت کۆتا پرسیار لە بارین خان بکەم، ڕێنمایی چییە بۆ هاوڕێکانت لەسەر ژیان لەسەر پەیوەندیان لەگەڵ دایک و باوکیان؟ جارێ وەڵامی ئەوم بدەوە پێت وایە پێویستە چۆن بن لەگەڵ دایک و باوکیان؟ کۆتا ڕێنمایی چییە؟ هەموو هاوتەمەنی من دەبێت لەگەڵ دایک و باوکیان نەرمونیان بن، چونکە دایک و باوک چاکە و بەرژەوەندی ئێمەیان دەوێت. لە پێناو ئێمەدا هەموو ڕۆژێ دەچنە دەرەوە ئیش دەکەن، پارە پێیا دەکەن، ئەنجا دێنە ماڵەوە خواردنت بۆ دەکەن و دەتبەنە قوتابخانە و پەروەردە دەکەن. ئەی دەربارەی خوێندن چۆن؟ بێگومان ڕەنگە کۆمەڵێک هاوڕێت هەبوو بێ لە بەدرێژایی ئەو ساڵانێک کە خوێندوتە، پێم وایە ساڵ پۆلی شەشەوە نیە، ئەو 6 ساڵێک کە خوێندوتە هەندێک هاوڕێت هەبووە کە کەمتەر خەم بوون لەوانە خوێندن. چۆن ڕێنمایی ئەوانە دەکەی؟ بۆ نمونە وانەیەکت هەیە و ناتەوێت بکەیت و دەچیتە دەرەوە یان مۆبایلەکەت بەکاردێنی، بەڕای من ئەبێ وانەکان یەکەم جار تەواو بکەیت، چونکە خوێندن لە داهاتوودا زۆر کاریگەری داهاتووەکەت دەکات و یارمەتی دەدات. یعنی لە جیاتیەوە یەکسەر بچیتە سەر مۆبایلەکەت یان بچیتە دەرەوە یان لەگەڵ هاوڕێکان تا بگەڕێی، یەکەم جار خوێندنەکە تاواوکە، چونکە خوێندنەکە کاریگەری زیاتری هەیە لەسەر هاوڕێ و مۆبایل ئەم شتانە. دەست خۆش بێ بارین خان.